بەناوی خوای گەورە کوڕە گەنجێک لە تەمەنی 18 ساڵی لەگەڵ خوشی خۆی دەچێتە حەزی ماڵی خوای گەورە. حەزەکەی لەبەر خوشکەکەی خۆی دەکات، نەک لەبەر خۆی. دوازار لە ناوەندی شار پەرتوخانەیەکی خنجیلانەی هەیە. لە ناو پەرتوخانەکەدا لە بەردەم پەرتوخانەکە ئافرەتێکی داوێن پیس بانگی دەکا بۆ ئەوەی خراپە و خراپەکاری لەگەڵا بکە. کوڕە گەنجەکەش بە دوای ئافرەتەکەدا دەڕوات، بەڵام ئەوەی دەخرێتەوە بیر کە سەردانی حەزی ماڵی خوای گەورەی کردیە. دەڵێ خودایە خۆت شاهید بە لە پێناوت و گوناح و تاوان ئەنجام نادەم. دەگەڕێتەوە سەر پەرتوخانە خنجیلانەکەی خۆی. سوبحان الله، ڕۆژی دواتر لە شوێنی ئافرەتەکە پیاوێکی ساڵح، پیاوێکی ڕیسپی خواناس دەمبەزی کرد، بانگی ئەو کوڕە گەنجە ئەکا. کوڕە گەنجەکە کە لە پیاوەکە نزیک دەبیتەوە، پیاوە ساڵحەکە پێی دەڵێ کوڕی شیرینم، کچێکی ساڵحەم هەیە، خواناس بە تەخوا. خوای گەورە خستیتە ناو دڵی من کە کچی خۆمت پێ ببەخشم. خوا سبحانه وتعالى دەفەرمێ إن ولي الله الذي نزل الكتاب وهو يتولى الصالحين. ئەو خودایی کە قورئانی دابەزاندووە هەر ئەو سەرپەرشتی پیا و ساڵحان دەکا. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.